مێژووی دروستبوونی ئاڵا بۆ 4000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. بۆ یەکەم جار ئاڵا لەلایەن ئیمپراتۆریەتەکانی سەرخاکی ئێران و میزۆپۆتامیا کوردستانی ئەمڕۆ هەڵگراوە. بە گوێرەی زانستی ئاڵاناسی یەکەم ئامانجی دروستکردنی ئاڵا بۆ بانگەوازی و ڕێنماییکردن بووە، یاخود ئاڵاکان تەنیا وەک هێمایەک بوون و زۆر بەشیان پەیامێک بوون بۆ تاکە کەس یاخود بۆ دەستە و کۆمەڵە کەسێک. ئاڵای وڵاتان پێک دێت لە چەند ڕەنگ و سیمبولێک کە دەبێتە نیشانەی ناسینەوە و سەروەری گەلێک. ئاڵای گەلانی دنیا جیاوازن و ئەم جیاوازیش دەگەڕێتەوە بۆ ئەو مێژووی پێدا تێپەڕیون کە شێوە و ڕەنگ و نیشانەکانی ناو ئاڵاکە دیاری دەکات. میرنشینەکانی کوردستان هەر لە کۆنەوە خاوەن ئاڵا و سربەخۆی خۆیان بوون. یەکێک لە ئاڵا دێرینەکانی کورد دەگەڕێتەوە بۆ سەردەمی میرنشینی سۆران کە پێک هاتبوو لە ڕەنگی سپی و ڕەش. ئاڵای کوردستان هێمای شۆڕشا ڕزگاری خوازایەک بە دوایەکەکانی کورد بووە تاوکو لە ڕۆژی 22/1946 و لا ڕێوڕسمی ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە گۆڕەپانی چوارچرای شاری مەهاباد بۆ یەکەم جار بە ڕسمی هەڵدرا و بوو بە ڕەمزی کۆماری کوردستان. ڕۆژی حەڤەی کانونی دووەم وەک ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کراوە. ئەو ئاڵایی کە پێناسەی خەبات و مێژووی کووردە. هۆکاری دیاریکردنی ئەو ڕۆژەش وەک ڕۆژی ئاڵای کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1945 و هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکانی کۆماری مەهاباد. پەرلەمانی کوردستان لا سۆنگەی بەرزڕاگرتن و چاندنی تۆوی خۆشەویستی و ئینتیما بۆ ئاڵا با بڕیاری ژمارە 48 بڕیاری داوە ڕۆژی حەڤەی 12 هەموو ساڵێک بە ڕۆژی ئاڵا دیاری بکات و پیشانی گیانی بدات کە نەوەکانی قازی محەممەد هەرگیز کۆڵ نادەن لە بەدەستێنانی سەرکەوتن و سەربەرزی بۆ گەل و نەتەوەکەیان. ئاڵای کوردستان پێک دێت لا 4 ڕەنگ و خۆرێک، سوور و سپی و زرد و سەوس. ڕەنگی سوور لە ئاڵای کوردستاندا بەمانای خوێنی شەیدان و خەباتی کوردان دێت و ڕەنگی سپی بەمانەی ئاشتی و پێکەوەژیان دێت و ڕەنگی سەوز بەمانەی جوانی و سەوزی سروشتی کوردستان دێت. هەروە خۆرەکەی ناوەندی ئاڵاکە پێک هاتووە لە 21 تیشک کە دەگەڕێتەوە بۆ بەرواری 21 سێ وەک دەستپێکی سەرەتای ساڵی کوردی. لە دوای ساڵی 1999 ئەم ئاڵا ڕەنگینەی کوردستان بە ڕەسمی هەڵکرا و بوو بە ڕەمز و ناسنامەی کوردان لە دنیادا.